بڵێن مەقامی کوردی کە یەکێک مەقامێک دەڵێتن لە کوردستان تاوان بەگشتی وایە لەبەرچی گۆڕینی مەقامی زۆر کەم تێدایە تأويلاتي مقام وبزانم لم عربني وكو عربني عرب زور تأويلاتي زور تدا والله أوندي تجربة يود نكرد يا بخوای بەر وڵام مەلا عەزەم کردی مۆستەجان وە بزانم نازانم ئەوەی کە زۆر لەناو کووردا باوە مەقامی بەیاتە ئەوانە زیاتر بەکاریدێن نازانم تەویلاتی زۆر کەمە منیش ئەو پرسیارم بەڕاستی لا دروست بووە تا ئێستانەکە بەس نازانم خۆی ئەگەر تەجروبە بکەی یان بەخۆت هەوڵی ئەوە بدەی لەوانەیە لە گۆرانی کوردیش بتوانی ئەویشە بکەی بەئەکیدی بەتەکید بەس ضرورە ئەو کەسانەی کە وە بزانم ئەو ئیشی لەو بابەتەش کرایە هونەرمەندی خۆشەویست مامۆستا سەڵاح ئیشی لەو بابەتەی کردیە لە دەستم دێ کاتژمێری کامەران بۆستێنم شتێکی لەو بابەتەی کردی تەویلاتی مەقاماتی تێدایە و تەویلاتی قاعاتی تێدایە ڕاستە بەڵام ئەوە نییە کە بڵێن مثلا لێک فۆرمی يعني ئێستا العرب کە تەحویل دەکاتن شتی ینی مەقامێک دەڵێتن تو لەو خەیاڵەنی کە بستە ئەو جێگایش وایە مامۆستەزانە ینی تەسەوەری ناکەی کە بچی ئەو جێگای ئەو تۆنە ئێزە حەز لێ شتێکی لەو بابەتت لە بۆ بکەم ئایلۆنە دەیەک بەیاتمان بدەنێ مامۆستا هەر سۆڵ باختیار و یارت میارای گلم باختیار و یارت میارای گلم خوانکه لو اتيهام درونم كلاوية بو ماينتي وخم درقاك كراوية يكم كسني وأريد ويرانكاي يكم كسني وأريد ويرانكاي دواي كسني دواي كسني رنتي عمر بابا ريب ترسيم لاتي ما يورو خبرشي زمان فرموي مسنونة كشتاي نستي ليلي أري لاي 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 كوي قردن بخالي جان 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 تمامي توار دساوي أري قر خوابم داتي بلا مرجي باس أرينا أوضلايتو بلا نبي رسن أري قر خوابم داتي بلا مرجي باسن أرينا أوضلايتو بلا نبي رسن أرينا أوضلايتو بلا نبي رسن أري لاي 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 كوي قردن بخالي جات 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 نمامي توار ئەوە دری تووشم نەشکات ئوستاد ئەی باشە باشە مادام دڵی منیشت نەشکاند ئەوە قوربانێ دڵت پێمان خۆشە هەرساق بێ لە گۆرانی گۆچن یاخود لەو شوێنانەی کە لایوی لێ دەڵێ لە چ جێگایەک زیاتر بەدڵی خۆتە ئەو کەسانەی کە دانیشتینە لە دەوروبرت یان زیاتر بڵێن نامەوێ
ڕێکلام بکەین بۆ هیچ جێگایەک ئایا جێی ئەو شوێنانەی کە دەچی شوێنی وا هەیە کە بە دڵی خۆت ئەو خەڵکەی لەوێ دانیشتیە گوێگرێکی باش بی بە ئەکیدی پێنجشەممان مامۆستا ڕەوا لەگەڵمانە باشتر ڕەنگە جێگا مەڵێ جێگا ناڵم بەڵام پێنجشەممانمان زۆر تایبەتە خەڵکەکی زۆر جوان دێتێن دەرێ بەڵام جێگاش هەیە کەوا تو زۆر نێنامرتاهی ئاکیت ئەوە نیشانەی چییە نیشانەی ڕەنگە جێگایەکە ئەو دەورەی هەیە یاخود گۆرانی بێژەکان شوێن هەتا شوێن فەرقا شوێنی وا هەیە خەڵکی لا بەلای زۆر دێتێ شوێنی واشەیە ینی خەڵکی نۆخ بەدێ ینی بەڕێوەبردننی شوێنەکە دەوری هەیە لەو شتە باکیدیە شوێنی جوگرافیەکە دەوری نییە بە ئەکیدی بەی چۆن ناوبانگی دەوری ناوبانجی دەوری هەیە پێشتر جێگایەکی زۆر بە ناوبانگ هەبوو کە هەموو کوردستان باسی دەکرد بزەبەت ئێستش خەڵک باسی دەکا ئەکیدیشم کەەوە هەر لەسەر ڕێسکەی جاران بزەبەت بەس جێگای دیکەش تەبان ئەکیید زۆر جێگای دیکە دروست بووە تاکیدم کەوە ئەو شوێنانەی کە تو تێدا گۆرانی دەڵێ دایمەن چکە لەبەرەوەی گۆرانی بێش بە بەردەوام حەزی لەوەیە کە گۆرانیەکەت گوت سەرنجی بەرامبەرەکەت ڕاکێش باکیدی جمهور زۆر دەورە بینی لە لایو موزیک و ساز دەنجیشت خۆشتر دەبی حتمما یانی شتی باشترت لە بۆ دێ ئاسپەکان بەگەرم و بڕی تاکی زیاتر دەنگت خۆشتر دەبی دەنگم خۆشتر ببی ینی نا متعی زیاتر لە یەکەی زەوەکە خۆشتر دەبی لەبەرەوە حەزت زیاتر دەستە گۆرانی ئەتوانی زیاتر تەکنی بکە زیاتر تاکید وایە ئەوە ئەمن ڕیاکشنی خەڵک زۆر دەورە بینی لە بۆ تاکید وایە بەڵام ئەوەی کە من دەیبینم بەداخەوە زەبەرەوەی میش زۆربەی جار لەوانەیە بچمە لای میوزیکەکان بەڵێ ئەو جێگایانەی کە داخراون هەر لە ڕووی سیستەمی دەنجیشەوە بەڕاستی هەندێک جێگا هەیە کە ینی ئاسکردن ئەشکالاتی ینی ئەوەش یەکە لە کێشەکان هەموو جێگایەک ئەو ینی حسابی بۆ جیهازی دەنگ نەکردووە بزەبەت یاخود لە بۆ کوالیتی دەنگ نەکرد خۆی مامۆستا شێوازی دروستکردنی هەر هۆڵێک پێویستە مەسەلەن کەسێکی وا هەبێت لەسەر شێوازی کۆنسرتوانە دروست بکە لەوەی بتوان مەسەلەن سەقفەکەی تۆزە مەسەلەن برند نەبی لەوەی بتوان بە مەزبوطی ساوند سیستەمی تێدا نەسب ببی ئەوەی کە من دەمەوێت مادەم وایە بە ڕای مامۆستا ڕێبوار مامۆستا بەیار وەربگرین لەبەرەوەی ئەو شارەزایەکی باشی هەیە لەو مەزالە ڕایەکمان لە بۆ بدە لەسەر ئەکۆستیشی قاعەکان هۆڵەکان تبی باشە ینی چۆن بی باشە ڕای جەنابێت واللهی مامۆستا زیرەکە من معلوماتێکی ئەو حەز زۆرم نییە بەڵام ئەوەی کە ینی ریسێرچم کردبی لەسەری لە هەموو دنیا ئەندازیاری بابرێن دەنگ تایبەتە بەڵام ئەندازیاری ساوند بابرێن ئەو قاعی کە دروست دەکرێت ئەو ئەندازیارش تایبەتە بە دەنگ یعنی کە ئەکوستیکی ئەو جەیەکە هەڵدەبژێری و ئەو مادانەی کە بەکاردێرە بۆ دروستکردنی هەمووی تایبەتن ئەو قاعانەی کە هەیە لە دنیاە کە مەشهورن زۆر جاروێ هەر سەود لێدا ناندرێ بەڵام تاکە وەکو نمونە ئەگەر وەربگرین ئامێرێکی کەمان زۆربەی ئەو ئۆرکسترایانێک کە هەیە لە ئەڵمانیا و لە نەمسا و لەو جیانە هەیە مایک داناندرێ و نزیکترین هەتا دوورترین کەسی جێی لە هەموو ئامێرەکانە ئۆکستیکی جێیەکە دەوردەبینی ئەو جا ئەندازیاری دەنگ لەبەرەوەی زۆر جاروێ قاعەکان شیاونینە لە بۆ ئەوەی کە ئەوەی لێ بکرێ لایڤ میوزیکی لێ بکرێ مامۆستا شیاوە هەمیشە شیاوە بۆیش ئەندازیاری ینی هەندسەی سەوت زۆر جاروێ کێشەی لێ دروست دەبی لەسەر شوێنەکە ئۆکستیکی جێیەکە زۆر جاروێ ینی نزیکە لە دەورزەیە وەکو درامز نمونەوە گرین هەر کیکە یان هەم دمی پێ دەڵێن کە لێک دەدا گەڕانەوەی هەیە ئەکوستیکی جێیەکەی زۆر تەسیری هەیە لە بۆدا نەسب خۆش دەرناچی لێون دەرێ زۆر گۆشتیشی لێ برژینی خۆش نابێ زۆر جێگاش هەیە حتا لە ئەو جێگایانەی کە باست کرد جلوبەرجی ئەو کەسانی کە دەست نەژوورێش دەبێت تایبەت بیتن نابێ بە هەموو جلوبەرگێک بستە ئەو جێگا بەخۆی ساوند کە دەکرێ ئەوەش دەوری بەخۆشت شارەزاتری ساوند کە دەکرێ پێشوەی کە دائیمەن مهندس سەود وایە پێشوەی خەڵکەکە بێ ساوند دەکا بەڵام کە خەڵک دێ ئەکوستیکی جێیەکەی دەگۆڕدرێ زۆر فەرق دەکات لێ یعنی دوشتی جیاوازن زیاتر لە مۆسیقای کلاسیک هەندێک شوێن هەیە لەوانەیە جلوبەرجیش تایبەتە لە بۆ چوونە ژوورەوە ینی ئەو شوێنانە کە نابێ مادەی ئەو جلکانەی لەبەرتە نابی مادەی لالۆنی تێدا بێت لەبەرەوەی مژینی بزەبێت
دەست خۆش بی مامۆستا بەیار سەرچاو. بەدڵت بۆ قسەکە ئارەوەڵە ها لە جێبوو زۆر زانیاری تێبوو لەسەر مۆزوعانە بەخۆی شتۆکەکم لێ زانیان شتۆکەک